بەخێر بن ئێمە ئەمڕۆ کوڕەخرای وادی ئەڵمانی لە ڕانیا مێزگرتێکمان ساز کردووە بۆ تاوتوێکردنی پرسی توندوتیژی لە کۆمەلگادا لە میانی کەمپینی نام و توندوتیژی بۆ چارەسەری ئاشتیانی ململانەکان ئێمە وەکو ڕێکخراوی وادی ئەڵمانی ماوەی 2 ساڵە لەم کەمپینەدا کار دەکەین کە کەمپینی نابۆ توندوتیژە ئەم ڕێکخراوە تیمی هەیە لە ناوچە جیاوازەکانی کوردستان بۆ نە تیممان هەیە لە گەرمیان تیمێکمان هەیە لە هەولێر تیممان هەیە لە دهۆک هەروەها تیمشمان هەیە لە ڕانیا کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە دوو بەشە بەشێکیانی هۆشیارکردنەوەی کە لە ڕێگای سیمیناراتەوە ئێمە کار دەکەین بۆ بەرزکردنەوەی هۆشیاری تاکەکانی کۆمەلگا بە هەموو چین و توێژەکانەوە کە سیمینار دەکەین لەگەڵ ئەنجومەن و مامۆستایانی ئاینی و هەم پیاوان و مامۆستای قوتابخانەکان و دایک و باوکی خوێندکاران و لە قوتابخانەکانیش لەگەڵ خوێندکارەکان سیمینار دەکەین هەروەها لە ناوچە و لە گوند و گەڕەکەکانیش لەگەڵ ئافرەتان سیمیناراتمان هەیە هەروەها بەشێکی کار و چالاکیەکانیشمان پاسێکمان پێەیە کە پڕێتی لە لەعابەی منداڵان لە ڕێگەی ئەو یاریانەوە دەچین سەردانی قوتابخانەی مەکتەبی گوندە دوورە دەستەکان دەکەین لەبەروی منداڵی گوندەکان بێبەشن لە کۆمەڵێک یاری جۆراوجۆر لە ڕێگەی ئەو پاسەوە کە ئێمە یاریە جۆراوجۆرەکانیان پێ دەکەین و هەروەها هۆشیاریش بڵاو دەکەینەوە هۆشیاری ژینگەیی فێریان دەکەین کە چۆن ژینگەکەی خۆیان خۆش بێ چۆن ئازاری ئاژەڵەکان نەدەن چالاکیان پێ دەکەین هەروەها کۆمەڵێک شانۆگەری ژینگەییشیان پێ دەکەین و هەروەها هۆشیاری تەندروستیش لە ڕێگەی چالاکیەکانەوە بە منداڵەکانیان دەکەین. همون جریده